بۆ پاراستن و بە ستانداردکردنی ژینگەی هەرێمی کوردستان ڕێکخراوی سروشتی عراقی لە شاری سلێمانی کۆنفرانسێکی ژینگەیی ڕێک دەخات. سەرجەم یاساکانی ژینگەش لە کتێبێکدا کۆ دەکرێنەوە و بە 3 زمان چاپ دەکرێن و بڵاو دەکرێتەوە. بۆ یەکەمین جار لە هەرێمی کوردستان و عراق ڕێکخراوی سروشتی عراقی لە شاری سلێمانی کۆنفرانسێکی لەبارەی پاراستنی ژینگەی هەرێمی کوردستان ڕێکخست. لە کۆنفرانسەکە داوەخرا ڕوو سەرجەم ئەو یاسانی لەبارەی ژینگەوە دەرچوون لە کتێبێکدا کۆ دەکرێنەوە. پارێزەرانی ڕێکخراوی سروشتی عراق ڕای دەگەێنن کتێبەکە سەرجەم ڕێنمایە ژینگەیەکان لەخۆ دەگرێت و بە 3 زمان چاپ و بڵاو دەکرێتەوە بەسەر هەموو ئەو لایەنانەی کە پەیوەستن بە بواری ژینگە لە هەرێمی کوردستاندا. دەشڵێن ژینگەی هەرێمی کوردستان لە خوار ستاندەردی جیهانیەوەیە. ئەو هەڕەشەیە کە زۆر لە داعش زۆر لە دوژمنەکانی تر مەترسیدارترە، چونکە هەموو هەڕەشەکانی تر هەڕەشەی کاتین بە قەیرانی ئابووریەوە، بە شەڕی دژی داعش و تیرۆریستەکانی ترەوە، بە هەموو ئەو دەردوودایە و نەبوونی بوو جەموچەیەوە، ئەمانە هەمویان قەیرانی کاتین. پەتاکانی بڵاو بنەوە هەمویان پەتای کاتین. بەڵام ئەوەی کە شتێکی مزمین و درێژخایەنە تێکچوون و بیزبوونی ژینگەیە. بۆی لە نزیکەوە کە داڕون کە ئێمە ئەم کتێبە هەیە و ئاسانتر بۆ هاوڵاتیان و بۆ کەسانێک کە لە مەجالی ژینگەیە کارەکەن وەکو مەسائلە یاساییەکە بۆ ئەوان ئاسانترە کە بەردەوام ئەم کتێبە لە بەردەستیان بۆ کۆی کە چەند مەزدەرێک بگەڕێن. بەس ئێمە هەممان کۆ کردوێتەوە لە کتێبە کە 3 لایانی سەرێکی ئاو هاو خەک هەموو یاسانی کە لە هەرێمی کوردستان و عێراق هەیە هەممان کۆ کردوێتەوە لە کتێبە. هیوادارین کە ئەمە ئیشێکی باش بێ و ئاسان کارێکە بێ بۆ هاوڵاتیان. بۆ جاری یەکەم ئەتوانین بڵێن لە هەرێمی کوردستان و ئەتوانین بڵێن لە عێراقیشا کە دلیلێکی یاسایی لەسەر ژینگە دەرچووە بۆ ئەوی بتوانین لە ڕێگەی ئەم دلیلە یاساییەوە ئێمە هەموو کاراسانیە بکەین بۆ هاوڵاتیان، بۆ هەموو دادگاکانی هەرێمی کوردستان، بۆ هەموو دەوائیرەکانی و هەموو لایەنە پەیوەندیدارەکان، ئەو لایەنانی کە پەیوەندیان هەیە بە بواری ژینگەوە، هەتاوەکو بتوانین لە ڕێگەی ئەم یاسایەوە بە ئاسانترین شێوە بگاتە بەردەستی ئەو لایەنانی کە پەیوەندیان بەم بوارەوە هەیە و بۆی هەر کەسێک هەر تاوانێکی بەرامبەر بە ژینگە ئەنجام بە شێوەیەکی ئاسان ئەم دلیلە لە بەردەستیا بێ و بتوانێت لە ڕێگەی ئەم دلیلەوە کارە یاساییەکانی خۆی جێبەجێ بکات.